فرموا برام. أوجه السلام عليكم. عليكم السلام. أحوالكوا؟ يا أخو بخير بي. صحتكوا؟ زور سپاس. جناب باشی؟ أم باش والله. مارد لو منطقة دیاره. بله. زور باش. سنة چند داره؟ كرتش عربة. كرتش عرب. وكرتش قديم بخوت أنا. بله. زي اللي دايق بولما. زور باش. بنا إخوي بريدة كوين. بنا. داني بريزي نصت وشصت وتوار صلاة عن لبت. لقيت شي ديكي برنامج تاكسي نصت وشصت بيك دقينوا. سرنشيني أورومان. هنرمندی ناوداری شاری هەولێر و کوردستان کاک یونس و تنسیەکە لە هونەر و گۆرانی تورکمانی دەڵێن ڕقەمیەکە ئەمن ئەو ڕێیەی نادەم من نابێ ئەو ڕێیە بدەم بەس دەڵێن ڕقەمیەکە و لۆ ڕێیەکی نادەتم مەسەلا ئاخر نابێ من ڕۆژنامەوانم بەس قایشەکەت ببەستی و مەمنونت دەبم ئامردەکەی بە برادرانی پۆلیسیات چۆک لەیمان لێ ئەوانش حەقیانە ئارە وەڵڵا پابەندی ڕێنمایەکانی هاتچۆوی باشە ماشتین شتە برا وەزعت کووە؟ والله باشم براتوکوی ئەحواڵت کووە؟ چ دەکەی خەریکی؟ ئەوە خەریکی ئەو بەزمەیمە تاعیبینیان هاتوو وەزعت کووە؟ والله باشم برا مرتاحی؟ الحمد لله هەرێکە بەشتێک خەریکینا؟ بەبەر ناکەی کاکە حەفلات و گەعدە و ئەگلەنجە و خزمەتی ئەو شارەی دەکەین؟ بەس ئەو شارەیە یان شاریت کەشە؟ بە خۆمان دایک بوونمان ئەو شارەیە بەڵام لێرەوە دەردەچینە بۆ هەموو شارەکان خزمەت دەکەین زۆر باشە وانە؟ دەمەوێت سەرەتا یعنیەوە بزانم ساڵە چەنە دایک بووی ژیانی هونەریت کو دەست پێ کردیە کو کەوتێ ناو مەجای هونەری بەچ دەرێت پاڵی پێوە نایی عیب نەبی ساڵی 1970 لەداگ بوومە لە گەڕەکی عارەبان ساڵی 1992 دەستم بە کاری هونەر کرد یعنی منداڵ بووشی بەڵێ لێرە سلااو ڕێزم بۆ سەید عیسا هەیە مام سەید حفلەی عایلی خۆمانە بوو بۆ گواستنەوە لێرە سلااو ڕێزم بۆ هونەرمەندی خۆشەویست کاک سەدەدین کوورێتیەیە مامە چشم شاعیر ئەگەر احتیمال لە معلوماتە کتەبی عیماد نەجار مامەکەم بە کاک سەدەدین گوتی کاکە برازایەکەم دەنجی خۆشە با گۆرانیان چ بێ گۆرەوتم مامە نالێمە من زوانم بینەوە بەردا هەرچەند بوو سەدەدین بە زۆری دەستمی ڕاشەل بۆ سەر ستێجی گۆرانێکم گۆ لەوێ دیتر سەید عیسا جولێدەنگم بوو جیرانمان بوو هەرێ لە بەرنامەی تەلەڤیزیۆنی بەرنامە چوە بەس نازانم لەبیرم نەمای ناوەکەی بەرنامەکەی چ بوو ئیتر دەستمان بەکاری هونەر کرد هەتا ئەکو ئێستا موفق بیت ناوبانگەکی زۆرت هەیە بە تایبەتی لە ناو با بڵێن نەتەوەی تورکمان کە گۆرانی مێژەکی دیاری هونەرمەندەکی و هەروەها پێم وابی لە بواری نووسینیش کتێب و بەرهەمی چاپکراوت هەیە ئاستی هونەری گۆرانی و هونەری تورکمانی ئێستا لە چ ئاستێکدا ینی بەراورد بە ساڵانی با بڵێن زوو پێشەوەی تو دەست پێ بکەی گەر زانیاری تەبی ئێستا چۆنە ئەو کات چۆن بوو ئەو کات باشتر بوو ئەو کات باشتر بەڵێ مەسەرەن ئەو کات ڕاستە تۆزەک وەزعی مادی خراپیش بوو شتە چووە ئەنی بەبیرمان دێنەوەتەکان تۆزەک وەزع باش نەبوو بەڵام هونەرمەندی وەکو هەولێری و تورکمانەکان زۆر بوو ئێستا نەمانە لەبەرچە لەبەرەوەی ینی سیاسی تورکمانەکان گلەیەکان لەوان دەکەم بە هیچ کارێک پشگیری هونەری تورکمانی ناکەن هەرچەندە ینی جێگایە چوادانانێن نەبەوەی هونەرمەندی پێڕابگەن جێگایە چوادانانێن خەڵک فێرە ئەیتمبی فێرە شتبی فێرە بواری مۆسیقابی فێرە بواری شێر نووسینبی لەبەر هەندێ ینی وەکو مادی معنەوی یارمەتی نییە ئەنی لە هیچ مەجالێک نیە یارمەتیان مەسەرەن ئەگەر سیاسەکانیش دامی ئەو مەجالە نەکەن ئەی با بڵێن بۆنمە بەڕێبەرایەتی ڕۆشەمی تورکمانی هەیە با بڵێن بەشێکەی وەزارەتی ڕۆشنبیری سەر بە هونەری با بڵێن احتیمام بە هونەری تورکمانی و ڕۆشنبیری تورکمانی دەدا ئەوان چیا کرد بەخوای لێرە لەبە هیچم نییە و هیچ مەسلحەتێکیشم بەگە کاک محەممەدی نییە کاک محەممەد دشادی کاک محەممەد دشاد زۆر یارمەتی و بەخۆی کاک محەممەد چەند ساڵێکە هاتی ینی بەڕێبەری هونەری و ڕۆشنبیری تورکمانی بەڵێ ئەنی زۆر لە مێژە نییە ناو وەزعایە ئەو بە قەدەری ئیمکانەتی خۆی یارمەتی دەدا بەڵام مەسەن وەکو مادی کاک محەممەدیش ئەو مادەی دامی ناکەن کە جێگایەکی دانێ لە بۆ مقامات فێربوون و لە بۆی هونەرمەند فێرە دەورەی مۆسیقای بکرێتەوە دەورەی شعر و شتوا بکرێتەوە هەموو شتێک ئەوڕۆ لە بۆ وەزعی بە خۆ دەزانی یانێ مادی وەزع باش نییە لەباندێ هەموو شتێک ڕاوەستایە بەڵام ئێوە حەفلاتان بەردەوامە بەڵێ من الحەمدلله ئەمە زۆربەی شەوان لە کەرکووچێمە
ئاسان ها چوون و هاتن بۆ کەرکووک و لەبەرچی ئەو با بڵێن وێزگەکە بوویتە کەرکووک لەبەرچە هەولێر نێ مەسەلەن خۆ هەولێر ژمارێکی زۆر هونەرمەندی تورکمانی دێ گۆرانی دەڵێن و ڕاستە کەرکووکیش زۆر بەڵام بۆچی ئەوە ینی ڕوتان لە کەرکووک کردووە بەخۆی وەکو هونەری تورکمانی بە حەقیقەت قسەی بکەین ینی ئەو تام و چێژە و ئەو شعبیەتەکەی لە کەرکووکە چکە بە حەقت زۆر هونەریان خۆش دەوێت و زۆر لە هونەریش نێزیکن ئیمە لێرە وەکو ینی وەزع مادی کە باسم کردەوە لە بەوەی بێمەعاشی و بێبوجەی و شتیوە خەڵکێک زۆربەی دیجەی بەکاردێنن بەڵام ئەمە چەندە وەکو هونەرمەند ئەمن گلەیشم کرد مەسەلەن لە هەر قاعەتی حەفەلات هەڵدەستن دیجەی من پێ دەکەن باشە وەکو حقوقکا پارەی من ئەمە کە لەوێنیمە دیجەم پێەیە گۆرانیم پێ دەکرێت دەبی ئایا ساحب حەفلەبی یان ساحب قاعە دەبی وەکو حقوقی پارەی ئەو هونەرمەندی بدرێت سەر لە یوتیوبیش سەرچێکم لەبارەی تو کرد گۆرانی وش بەرهەم شتت گەلێک زۆرە لە یوتیوب دەست پێم وابێ هیچیان مافی توی بەسەرەوە نییە هەر خەڵک دایناوە و بڵاو دەکەن بەنا کەناڵی خۆمە ئای خۆتە تا خۆمەیتم بەڵێ بەس وەکو مەسەلەن قاعە حەفەلات و بگواستنەوە ساعاتە مەسەلەن گۆرانی من پێ دەکەن ئێ باش کا حقوقی هونەرمەندی چه ئیزین لە من وەرگرتیا گۆرانیم پێ دەکا پێدوانیەوە خوارد چەندە لە مێژە ساڕانێکی زۆرە داوا دەکرێت یاسایەکە بێ بۆ یاسایەکە بەڵام زۆر داوامان کرد ینی لە ساندیکی هونەرمەندانش داوامان کرد بەڵام ناکرێ ینی نازان بۆ جێبەجێ ناکرێت سێ زۆربەی شتیش ینی وەکو حەفەلات کەم بۆ ئێستا ئەو دیجەیە زۆر مسبب بووە لە بۆ حەفەلات کابرا دەڵێ لەبەر چ بچم هونەرمەندەکی بینم پارەی بدەمێ لە خۆم دیجەکی پێ دەکەم و حەفلەکەی خۆم بڕێوە دەبم حقوقی هونەرمەندەکەش نادەم پێما بێت و بەس بە تورکمانی گۆرانی نامێ بە عەرەبی بە کوردیش گۆرانی هەموو زمانەکەم کێشم نییە یان حەفلاتی کوردیش بەشداری دەکەی یان لایڤ میوزیک کوشتیوان ناکەی ئێستا فترەکە لایڤ موزیکم بەخوا ڕاگرتیا لە بەوەی تۆزەک پار نەساغ بۆ من وەزعی نەخۆشیمە بوو جێم تەوازی جێم تێکچوو بوو بەخوای تام و چێژەکەی لایڤ موزیک زاران نەمایە ساڵانێک زۆر ئەگەر بەبییر بێ لە چوارچرای ئەقدەمە بوو یاین زاڵانی زۆر لێ بەشداریم کرد لە لایڤ موزیک وشتووە لە زۆر بەی حقوقیم بی نادی ئاوێزابی لە زۆربەی جیان بەشداریم کرد بەڵام وا سەیر دەکەم لایڤ موزیک ئەو تام و چێژێ جاران نەمایە لەبەر چ یعنی لە بەیچم نییە بەس بەڵام برا عارەبەکانمان ئەو سعرە و ئەو پارەی ئەوان بە خەیاڵی دەچن لە بۆ هونەرمەندەکەی کوردستان ناکرێ بەس پێدوانێ ئەجوای گۆرانی عەرەبی و ئەو حەفلاتانەی کە لە بابڵێن عەرەبەکان گۆرانی دەڵێن فەرقی هەیە لەگەڵ ئەو لایڤ میوزیکانێکە لە یانە شەوانەکانی خۆمان هەیە سەد فەرقی زۆرە وایە لە هەموو شتێک لە بوارەی هەموو شتێکی فەرقی هەیە بەڵام بەس بەخۆی هونەرمەند لە لایڤ موزیک بەڕێی من سەقەت دەبی چکە لە بەوەی چیە ئەتون ناکرێ هەفتان لە لایڤ موزیکدانشی گۆرانی تازە و بلێ شتی نووا بلێ کەس ئەو قابلێتی نی ینی لە هەموو دنیای هەر ساڵێ بەخۆی خەڵکە 5 گۆرانی 6 گۆرانی شتە زیل دەکا چکە گۆرانی دروستکردن گۆرانی تەزیکردن بەڕاستی زەحمەتە و تو دەبی بزانێ ئەو جەوە چی دەوێ ئەوە جوایە چی دەوێ وانە تەکالیفەکەشی زیاد زۆر فەشی زۆرە ینی بەخوا ئێستا هەموو تەزیلەکانی کاری و نەریشمان لە بەرچ خۆمان دەدەین هەرچەندە دەڵێن با خزمەتی ئەو شارەمانەبی بەڵام پێدوانیە ینی هونەرمەند کە خۆی ئیش دەکا و حەفلەی دەکا و با بڵێن لایڤ میوزیک دەکا پارە وەردەگرێت بۆش ینی پێویست نییە کە لەو پارەی خۆی خەرج بکا بۆی چەند بەرهەمێکی جوان و کوالەتی بەرز تۆمار بکە و بڵاو بکاتەوە بۆی کات درەودانبی بە ئیشەکەی خۆی ینی تەطویری ئیشەکەی خۆی بکە و خەڵک زیاتر بیناسی دەزانم کارەسە ئێستەمە دەکەین بەڵام ئەگەر دامەکەی بە قوتر بی کولفەکەی باشتر بی شتی باشتر دەکەی یعنی ئەوڕۆ هەموو گۆرانێک بە ئەجوای مۆسیقا و ئیستۆریۆی بە حەسەب ئیمکانەتی بەرچی خۆت یعنی قەزدەم لە چ دێ کە پارەکەی بە قوتر بی ئیستۆدیۆ و عەزفت بە قوتر دەبی کلیبەکەی بە قوتر دەبی وانە ینی قەزم لەوەی فەرقەیە هەل بتوێنێتەوە ینی کەمە پارەی قازاز دەکەین و لە فەرزی خوای بە قەدری ئیمکانەتی خۆمان گۆرانی تەسیل دەکەین بەڵام کە دامەکی باش هەبی حیسابەچکە دەبی زۆر باشە باسی ئەجوای ئەو حەفلەی شەوان و گعدام نۆ بکە ئێستا وەزعەکە چۆ زۆر جار پێم وابی منافەسەی توندێ لە بینی گۆرانی بێژەکان
من هەرچەندە زۆر شارەزایەتی ئەوتۆم لە هونەری تورکمانی نییە بە تایبەتی جۆری مەقاماتەکانی وەکو قۆریات و ئەوانەی کە دەیڵێن بەڵام بیستومە یعنی بینومە کە منافەسە هەیە جوابدانەوە هەیە ئەوە چۆناوە بەخۆی مەسەلەن ئیمە وەکو چی یعنی تقریبی ینی 100% نییە مەسەلەن برا کوردانی خۆمان چۆن دادەنیشن شەڕە بەندی دەکەن یانی جوابدانەوە بەندیانە ئیمە شەڕە قۆریاتمانەیە مەسەن مۆزوعەکەی مە چێ فەرقە چییە مەسەن مواازعە گورانی بێژەک لە خۆی مواازعەچ دەلێ مەسەن دەلێ لەسەر ئاوی شتێکی دەلێ مەسەلەن دەبی بەرامبەر لەسەر ئاوی جوابی داتەوە نابیستە مۆزوعەچکە وەزەیمە دەخایانی بە سەعات دەخایانی بەس تێکستەکانیش هەمووی با بڵێن تێکستی گونجاوەوەی کە ئێوە دەیڵێن مەسەلەن شتی نەشیایی دەدانێ شتی نەشێ و شتوان ناگۆترێ بەس خۆشیەکەی چیە بەس قابلیەتی دەوێ ئەتو مەسەلەن دانیشی 20 دقیقە 25 دقیقە لەسەر ئاوی شتی ئاوی وەسفکەی قابلیێتە چی بیستومە هەر لە زار هەبوو لەناو حەفلەکەی لەناو با بڵێ ئەو گعدەی دانیشتینە یەکسەر تێکستت نووسیە ئەوی کە من پرسیارم کردێ لەبارەی تو ئەمە دەقەی دادەن یەکسەر دادنێ ئەوە چۆن دەتوانێت ئەوی لایە پێ دوای بارێکی تایبەت خوا یارێ وەڵڵا ئەدی ئەو زۆر جار گرژی پێیا بووە لەگەڵ هونەرمەندانی دیکە بە قسەوەوە دەنگەشتە زۆر جارە گەیشتێتم با بڵێن قسەی توندیش بە یەکتر بڵێن ئاخە مەوەزە دەبتیانی دەبتە دەزانین زۆر زار دەبیتە شەڕی شاران شارچێتی دەکەن ئەدی هەر کەسە و ینی ئەوە لای منە و قسەم کردەوە من جارەوە دەڵێم ئەمن وەکو هونەرمەندەکەم هەولێرم خۆش دەوێ بە هەولێرەوەش جوانم و عشقی ناوی هەولێریشم هەرچەندە لە جێگایەک دانیشم منیش مەملەکەتی خۆم دەپارێزم و مەملەکەتی خۆم مەتح دەکەم هەر کەسەوە بەرامبەر مەملەکەتی خۆی مەتح دەکەم هیچ مەملەکەتی خۆم مەتح دەکەم لێرە گرش باە دەوی باشە لۆ ما بڵێن هونەر و گۆرانی بۆ خۆشی و کات بەسەر بردن و چێژێکی ڕۆحیە یعنی لۆ بگاتەوە مەرحەلەیەکە دژی یەک بن و قسە بە یەکتر بڵێن دوور نایانی مەسەڵ شاری خۆی مەتح دەکەم شاری خۆم مەتح دەکەم وای لێ دێ یعنی مەسەلەن بڵێ شەڕ و ئاژا و شتیوان نابی یعنی منافەسی شاران دەبی خۆشە شتیوابی خۆشە هەکەسە جوانی شاری خۆی باسکە خۆش عادزی دروست نابی نانا شتیوان نابی لایمە بدایەت کە سوار بوو شتێکم گوت دەڵێنی نووسوت چی خۆی بە یەکەم دەزانین لە هەولێر لە هونەری گۆرانی نەخێنانی بە حیاتە مۆشتانم نییە لەگەڵ ئەوان کە عیلاقەت چۆنە هونەرمەندانی دیکە هەیە مەسەلەن لە هەولێرن عیلاقەت دەگەریان چۆنەدا گەورەکانیان مامۆستا من گسکەکان شانچاویان ماز دەکەم ئەوەی لە تەمەن لە من گەورەترە مامۆستا من هەمویان ئەوەی لە من گچکەتریشە لە تەمەن براگچکەی منەوە هیچ کاتێکا منەم گوتی و وەستامە و خۆم بە کەسشی نادەم چکە لەبەوەی لە من ئەقدەمتر مامۆستایان هەبووە لە من ئەقدەمتر مامۆستا هەیە بەڵام ئەوڕۆ هەر کەسێک هەرچی ئەستی خۆی لە بین نەکە جوانە کاریگەری چێت بەسەرەوە بۆ لەو گۆرانی بێژە دێرینەکانی تورکمانی مەسەرەن وەکو هابە و مشکۆ و کۆمەڵە گۆرانی بێشەبوونە لە هەولێر مەسەرەن حەیدەرە کەچەڵ و زۆر گۆرانی بێژتر هەمە ڕەنگە من ناوەکانە بە باشی نەزان بەڵام ئەوانەی کە زۆر دیار مەسەرەن هابە بۆ مشکۆ بۆ هەرچەندە هابە خەڵکی گەرکوو بۆ بەڵام لە خیادەکانی گۆرانی تورکمانی تۆ کاریگەری کامیان بەسەرەوە ئەمە هیچ کاتێک ئاگەسەلەن فەرقم نەکردووە چکە من جارە من قسەکەم کردووە دەیشرێم کەرکووک لە بۆ من داچی دووەممە چکە من بە حەقەت ئەو خزمەتەوە ئەو تەقدیرم لە کەرکوچێ دیتیە و لێشیان دەبینم قەت ڕۆژێک لە ڕۆژان بێوەفایان لە بەرامبەر ناکەم دایما من قەرداری خەڵکی کەرکووکم ئەوەی لە بەرنامەشت باسکەم حەزم لێبوو ئەمن هەموو جارە قسەشم کردیا ئەمە لە بواری هونەر زۆر بە شانس بوومە چکە لە بۆی مامۆستا محەممەد ئەحمەد و مامۆستا سالم و مامۆستا یەشار مشکۆ و مامۆستا حلۆب قەساب و کەدالیکە بڕۆ دویانە هونەرمەندانێ بە تەمانەکان لەگەڵ هەمویان دانیشتیمە بەڵێ بەڵام وەکو یارمەتی کە تۆزێک یارمەتی میدا و تۆزێک لە لام ڕاوەستان و کاک سەدەدین کورەچی بوو خوداعافیکە یەشار مشکۆ بوو خوداعافیکە حلۆب قەساب و خوداعافیکە محەممەد ئەحمەد بوو مامۆستا سالم یارمەتی میدایەوانە بەس بلێ وەکو هونەرمەندان لەگەڵ هەمویان دانیشتیمە لەگەڵ ئەوانە گۆرانیشت گوتیە لەگەڵ هەمویان گۆرانیم گوتیە چ گۆرانی بێژەک هەبووە کە حەزت کردە گۆرانی لەگەڵ بڵێ بەڵام ئەو دەرفەتە لۆ نەرەخسایە
بەخوای کەس نەبوو لەگەڵ هەموویان دانیشتی ئەوانەی کە با بڕێن لە هونەری تورکمانی لەگەڵ هەموویان دانیشتی مەنالێم هونەرمەندێکی زۆر بەشانس بوومە زۆر باشە لەگەڵ هونەرمەندە کوردەکان عیلاقەت بینیمە لەگەر کەریم گوڵانی نووری گەرمیانی ئەوانە عیلاقەت ئەمە لەگەڵ خاڵ و کەریمی خاڵ و خوارزایدە سلااوڕێزەوە کەریم گوڵانی هەیە مامۆستا نووری چاوی مازەکەم نەزار ڕوانزیبی هەمویان لەگەڵ هەمویان عیلاقاتێک زۆر خۆشم هەیە چکە هەمویان لەکنە من زۆر عەزیز و زۆر بەڕێزن هەر یەکە و چاویشیان ماز دەکەم هەمویان مامۆستای منن گەورەی منن زانیاری مەیە کە بەرهەمی تاپکراوی شتێ نووسین وەکو کتێب چت نووسیوە چەند بڵاو کردێتەوە بابەتانێت و نووسیتە چین ینی بەخۆی ئەگەر بێ حەقیقات دەنەوە هەفتەوە دەستم بە بواری نووسین کردیا لە زۆربەی مەجەلات و جەریدە و کتێبان شعر و قۆریاتم بەڵاو بیتەوە بەڵام کە وەکو کتێبی خۆم بەدەستە خۆم نووسیبم هەتاکو ئێستا تقریبان 5 کتێبم هەیە کتێبێکیشم ئینشاءڵڵا لەو نێزیکانە بڵاو دەبیتەوە کتێبەکەم 2 هەفتێک پێش ئێستا بڵاو بووە نادی ئەخای تورکمانان ئەگەڵ بیناسی بەڵێ بیستمە ئەو بۆمیان تەبع کردو ئەو بشیان بۆمیان بڵاو کردەوە ئێستا کتێبەکەم لەلایە کاک محەممەد دشات بەڕێوەبەری ڕۆشەمەی تورکمانە لەسەر خۆی بۆمی تەبع کردی و ئینشاءڵڵا ناوڕۆکەکەی چیە ینی هەموو شعر و قۆریاتی تورکمانی نووسیت هەموو شعرەکانی تورکمانیە لەبەر خۆتە شتەکان هەمووی خۆمە ئەم بێزگەوێک کاسەرم بە خۆشم عازب عودم دەبیست وەڵا پرسیارە بکەن لە ڕووی مۆسیقا هەرچەندە بیستم ینی نەتخوێندوە لە مەسایلی ئەکادیمی مۆسیقاوانە بەس لە حالت با بڵێن ئالەتی مۆسیقا دەژەنی ئەمن دەورە کراوە کاتی خۆی ساڵیان 98 بوو یان 99 بوو زۆر تاوەکەی تاریخەکەم ببین نەمایە لێرە سلااوڕێزم بۆ کاک مامۆستا زوێر تەحسینەیە دەورەی کردەوە دەورەی مۆسیقای تقریبان 3 مانگ دەورەکەمان کرد 3 مانگ ئیتر پاشەوی خۆمان تەتویر کرد یان لێ مەسەلەن چەند هونەرمەندێکی خۆشەویست لەگەڵم بوو لەوان مڕاد یەشار محەممەد فەرید تۆ ئەکادمی نەتخوێندەوە دەمیست ئەو پرسیارەوە بکەم ینی گۆرانی و مەقامات و قۆریاتی تورکمانی زیاتر لەسەر چ مەقاماتێک زیاتر دەگوترێ مەسەلەن مەهار گۆرانی کوردی و عەرەبی لەسەر مەقامی بەیات و حیجاز و نەهاوەند و ئەو بابەتانە دەگوترێ ئەوانەی بەرهەمەکانی ئێوە زیات لەسەر چ مەقاماتێک دەیڕێن کاکە سەنان ئیمە مقاماتیمە زۆر قورسترە و زۆری شەفەرعاتەکانی مەسەلەن ئەگەر بێت و باسی مەقام بەیاتی بکەی ئەمە لە مقامەت بەیاتی چەندە فڕوعاتمان هەیە لە هەر فڕوعاتە چیش چەندە فڕوعاتی قۆریاتی هەیە یعنی ئیشیمە وەکو مەسەلەن بەیاتەکەت گۆتەوە بەس بەڵام ئیمە بەیاتیمە چەندە فڕوعاتی هەیە شارەزای تێ لەو ئەی چۆن ینی نەک خۆم مەتەحکەم و ئەی بشە ئینسانە خۆی مەتەکە لە بواری مقامات 180 باشم چکە لە بۆی معلوماتم زۆر وەرگرتیە و زۆرش لە دوی ماندی بوومە خوا لێی خۆش بیا ڕەبی مامۆستا میغدادا بوو لە کەرکووک لە بەیتی المقامات دەرسی دەدا ساڵی 2000ەکان بیدایەتی 2000ەکان خدا عافیان کار دووچیان کاک حیسام حەسەد گەورەترین شاعیری تورکمانەمان بوو لەگەڵ کاک یەشار نەجاری وەکو مامۆ برازار بوون هەفتەی 3 ڕۆژەم دەچمە بەیتی المقامات لەوێ معلوماتم لە مامۆستا میغدادی وەردەگرت هەر سێکیان ئەمری خۆیان کردیا جێگایان باش بی شاڵەیە ڕەبی یعنی ئەم لە دویشی زۆر ماندی بوومە هونەرمەندانی دیکەی گەنج شاعری دیکەی گەنجیش پێیان نەبووینە مەسەلەن ئەوانێک کە وەفاتیان کردیە جیل دوای جیل دەبی بێنە وەسەتەکە ئێستا بدایەت شتێکت گوتت وەزعی ئێستا باش نییە پێشتر ساڵانی زووتر با بڕێن هونەر و گۆرانی تورکمانی لە پێشتر بوو ئێستا شاعری گەنجتان نییە هونەرمەندی با بڕێن ئەوانێک کە لەو بوارە تێکست بنووسن ئێستا 1-2 گەنجی شاعرمان پیا بووە مەسەلەن لەوان کاک محەممەد حاجی فایقی کوڕی حاجی فایقی مستەفایەکمانەیە کوڕی نەزار بەزازی هەیتمان بەس وەڵ وەکو هونەرمەندان ئێستا ینی نیتمان هونەرمەندی گەنجمان پێڕانەگەیشتی هەتاکو ئێستا شتە گۆرانی بێژەشکە شێ لە هەولێر زۆر بەراوبانکە تورکمانیش محەممەد نەجارە نازام عیلاقەت کۆ لەگەڵ ئەو منافەسەتان هەیە یان دۆست محەممەد نەجار برا گچکەی منە ئەتوێی گەورەکری ئەمن هیچ کاتێک لە کنە من ئەو شتە نییە منافەسە شتیوە ئەمن
يعني لبيت شمنية واحتمال ما تحكرد النبي بدايتي ونري محمد نزاري جنزاتي مزور ميان متيم ده بيستا وش بكي يكم قراني محمد نزاري لسر دايق بو لحنو كلمة يخون بو يكردو بو خوشم لا قراني كي كورس بوم لقالي تشكا لبوي أمن حازمني ونرمن بيرابقا محمد نزاري جنتي استنيا تشكا محمد نزار تسندا صالك لو نريا أتوكا باسي ونر بيراقا يشين لايك مثالنا دبي يقدرون نرمن بيرابقا وانيا بس إما أومانية تاكو استا دستر مسألة حفلات أو قعداني كذا سالاني زو دزانم ك يعني وكو كلتورة شلي هاتونا تركمانا كان إيوارا مولود ذكرى دواء دبوا قعدوا گۆرانی گوتنەوە ئێستا شەر بەو شێوەیە ماوە نا بەو شێوە نەماوە ئێستا نەماوە ئێستا مۆدیل گۆڕایە مۆدیل گۆڕایە ئێستا قوڕستر بووە پێشتر کاتی خۆی مەولودە چیان دەکرد پاش مەولودەکە لە سەربانیان لە حەوشێ ئەگلەنجەیان دەکرد ئێستاەوە نەمایە ئێستا قەعادە گیرێ ئێستا فڕقە دێ لێلێت الحنا ڕۆژەکە خەنە بەندان ڕۆژەکە یەکتی دەناسن ڕۆژەکە بەس لە قازانجین گۆیەوە بزانمەوە ناوەڵە مۆژۆ قازانج نییە نالێم ئێستا لە بەیچم نیانی باوە نەبی ئەجوای دیجەی زۆرتر بووە مەسەلەن عام لە ئەولێرێ ئەجوای دیجەی زۆر بووە یعنی مەسەلەن حەفەلاتەکان ئەگەر مانجێت سی حەفلی بکە احتیمالە دەیان دیجەی بی تەئسیر لەنگۆش کردیە لە هەموو کەسە چ کردیە وەکو باری هونەر نەک لە من لە هەموو نەرمەندەکانی کوردستانی کردیە زۆر باشە بەس لە کەرکووک و هەولێر حەفلات دەکەیان با بڵێ دەرفەتەوە لەنە ڕەقسایە کە بچێ وڵاتانی دیکە بۆ نمونە تورکیا و ئازەربەیجان و ئەوانشکە با بڵێن تورکی دەزان زمانیان تورکیەوەوانە دەرفەتەوە لەنە ڕەقسایە کاکە سەنا من نەک لە هەولێر لە پردیە کردیتم لە دووسخورماتی کردیتم لە قەرەتەپێ کردیتم لە کفری کردیتم لە زۆربەی شارێک لە سلێمانی کردیتم یعنی لە زۆربەی شارێک لە بەغدایە کردیتم لە مووسڵە کردیتم لە خەرەقۆین کردیتم یعنی ئێستا باسکەم ئەوە ناو کوردستان و عێراق یان جێگایەک نەمایەنەم کرد لە تەختاق کردیتم لە کۆیە کردیتم لە عێراق لە زۆربەی شارەکان حەفلەم کردیا لە کوردستان مەسەلەن شەقڵاوە و دیانە و بینەوە بەرداز لە زۆربەی جێگان لە گۆرانی کوردیت گوتی ها گۆرانی هەموو زمانەکەم گوتیە ئەمن دای من فەرقی پێ ناکەمەوە کوردی عەرەبی تورکمانی چ زمانێکیان بێ بۆیان دەڵێم پاشەوی ساڵی نۆوەتەکانە من چوویمە تووشایی حەفلەمان کردیا کودا ئەفریقا ئەحسان دۆڕەماتی ساڵێ جارێک و نەرمەندەکانی خردەکردەوە دەچوین پاشەوی دەرفەت لۆمان ڕێکەت لە ئەوروپای زۆر حەفلەم کردیە چەندە ساڵ چوویمە ئەوروپای حەفلەم زۆر کردیا هەرچەندە ئێستا تۆزە کێشەی فیزەی پیا بۆ لە بۆ هونەرمەندان بس مع الأسف نابی هونەرمەند هیچ لە هیچ دنیایەک کێشەی فیزەی هەبی نێگاگەسە لەبەر چ کێشەتانە یانی وەسەر بەتایبەتەوە کەسانی ناسراون تەقدیم دەکەی مەسەلەن دەڵێ دەچی نایەوە سیخەم نەبێ وا خەشتیوا لە چێ مشکلێ هەیە وڵا خەڵک زۆر مشکلانەیە بەس یەکتە ئاریان دەنجێ و کامیرەی هات ئاریان وڵا بزانم سۆرەکەی کاگی نووسی لای تو مشکلە نییە وەنیان تەواو زۆر باش زۆر باش تەواو زۆر باش کاک یونس جگە لە هونەری گۆرانی و ئەوە خەرێکی چی دیکەی ینی هەر ژیانی تو چی دکەی تێدا هەیە ئێستا وەزیفەکەم لە چەندە ساڵە لە ئەسخان داوام دەکرد ئێستا نەقلی لای بەکو تەنسیب چوومە لای کاک محەممەد دشادی ئیتر داوامە و ڕاضێ و حەفلێ ڕازەش دەکەی بەڵێ پرسیارە دەبای پرسیارە زوو لێ بکەم علاقەت کۆ لەگەڵ ڕاضەی یاقەم خۆشە لەگەڵ ڕاضەی بە خۆت ڕاضەی دەکەی چەندە ساڵ ڕاضەی دەکەم چەنەوە ڕاضە چی دەکەی ئەمن کەمە لە سامی دەکەم بەس وەکو فتنس یانی نەگا زەخام سەرداروانم و دۆست و حەبابی مننی سەردار ئیسماعیل ئادی ئیشامە سەردار ئیسماعیلە ئەحمەد ڕامبۆیە
بەشداری بە توڵاو شتت نەکردیت؟ نا کەیف بۆشتان نایە بەس بەڵام وەکو هەموو جار کە دەمبینن خوا هەڵناگری ئینسان بێوەفا نەبی چت دەوێت دەرێمە لە خزمەت داینە ینی خوا هەڵناگرێت خوا تەمەنیان درێژکای ڕەبی ئیشامە ئەحمەد ڕامبۆیە کاک سەردارە ئاکاری برادەرمە ئێستا لەوێ لە ئاکەی ڕاضی دەکەم خوا تەمەنی دێشکە کاک ئاکاری ڕاضەمی کردە فری زۆر ینی پارە مارێ وەرناگری خوا هەڵناگری ئینسان چاکۆ پیاوەتی لەبین نەکە دەرێ لۆ تو فریە کاکە قەعای خۆتە ڕاستە ئەی متابعەی تۆپانشت ناکەی لە تەلەڤیزیۆنەوە شەجیعیت فەریقەچی حەز لە فەریقەچی مشکلمە پیدا دەکەێست لێرە معلوماتم هەیە ها دەزانم فەریقەکەت خۆش دێ ئەمن بەلاش نادیرە بەرنامەی هەندەری بارسلۆنەیە ئارێ وەڵڵا شەڕی لەسەر بارسلۆنەم زۆر خۆش دەوێ ینی نەک بێ وەختی کاتی لە کاتی میسیەوە خۆشم بێ پێشی میسیەوە خۆشم دێ زمانی ڕۆناڵدینۆ ڕیڤارێ بەخوای تابعاتی زۆر خراپی بارسلۆنەوە هەندەرەکانت دێت عاجز نابن ئەگەم شەجێی بارسلۆنایبی ناوەڵڵەوە تەبێ ڕیالە دەزانی مەوزوعکووە برا گەورە تەبیعاتە هەر کەسە و حەزی لە فەواکێکی هەیە حەز دەکات پڕتەخالی بخوا هەیە سێوی بخۆنی ئەوە تەبیعاتە ئەمە کەیفم بە بارسلۆنە وەرزشی شەروایە یانی هەر کەسە و حەزی لە نوع ستایلێکی گەمەیە وانە لە فەریقەکی خۆش دێت زۆر تەبیعیە نادێولێشم خۆش دەوێت زۆر قەت نەمدیتی لە هاتی نەزانم زۆر زادمە ناو خەڵک دادەنیشم ناو خەڵک دادنیش تەشجیعی هەولێرە دەکەی ئاژەوەڵڵا هیچ گۆرانیت لەسەر نادێولێر نەگوتیە بەخوای وعدەکەم دایە گۆرانیش تەزیکەم بەس با ئینشاءڵڵا فرسەتێک بی ینی بە شاعیرەکانم گوتیە بە کاگەشەر ئاڵتەبەرماغ و جەماعەتی شتێکم بۆ بنووسن ئاوازەکەی خۆم داینێمووی شەڵە تەزی لە تورکمانی نادی هەولێر هەمومان خزمەتیکەی ڕاستە زۆر باشە کاک یونس خۆت بە قەرزاری چێ دەزانی لە ژیانت قەرزاری داکمم بەس دایکت ئارێ وەڵڵا ئەدی باوکت لە باوکم ئەمری خوای کردیا قەرزاری دایکم من دوایە قەرزاری خێزانم چکە لە بەوەی بە حەقیقەت دەرس و دەوامیان و هەموو شتیان خێزانم نەبیە من نازانم ئەو بوویتە گەورەی ماڵێ ئەرێ بەخوا چکە لە بەوەی ئەمن بە دوی کاسبی کەتیمەوە بە دوی ماندی بوو بە دوی ئیشەکەتیمە ئەمن بە حەقیقەت یەکەم دایکم دووەم قەرزاری خێزانم گوتیان باوکت زۆر خۆش دەویست خدا ئەفریقا زانم وەفاتی کردیا بەس گوتیان ینی زۆر خۆشت دەویست متعەلق بووی پێوەی ئەمە هەموو جارێ دایمەن ئەو قسەم کردیا منداڵ قەرداری داک و بابیتی ئەگە داک و باب نەبی لە مالێ بڕوە کۆماڵە وێران دەبی تێک دەچی چەند توانیتە قەرزی دایک و باوکت بدەیتەوە بەخوای ئەوە لە توانام دابی تەقسیم نەکردیە احتیمالە بشپرسی لە داکەم بەرنامەیە دەگاتە شوێنی خۆی احتیمالە داکەم گلەی لە من نەبی قەت چکە لە بۆی داکەم بەم بڵێ ڕوح لە بۆی دەبم ڕۆژێک بە داکەم نەمگوتێنە کەدمەینە ئەم نەبابم نەداکەم بەکارم نینایە باشە برایەت شتێ ئێستایش گۆرانی بێژە ناوی ئەحمەدە پێم چەند دامی ئەوت کردیە و عیلاقەتان کۆ لە ڕووی هونەریەوە یعنی برایەتیەکە هیچ دەلایەک بەڵام لە ڕووی هونەریەوە عیلاقەتان چۆنە و تا چەند دامی ئەوت کردووە پشگیریت کردووە بەخوای دامم کردووە وەکو دامە چەند گۆرانێکم لۆیدانە تەزیری کردیا بەڵام ئەو فترێکی زۆر لە کوردستان نەبوو لە هەولێر نەبوو لە ئەڵمانی بوو لە دەرەوەی شار بوو لەمان دێ زۆر لە بواری هونەر نێزیک نەبوو دوور بوو ئێستەوە 2 ساڵەکە هاتەوە ناوەڵە پار هاتەوە بە نیازیە نستەوە ئەڵمانی ئەلەو شارە بمنێ قەدری ئیمکانی خۆت ئیمکانەت یارمەتی دەدەم بەس بەڵام وەکو هونەر هەر کەسێک دەبی خۆی تەتویرکە احتمال لەسەر خۆی بکە چکە ئەمەش کاتی خۆمان مەسەلەن پرسیارمە لە مامۆستایان کردیا بەڵام بە مامۆستایەکەمە نەگوت لە حەفلەوە لە تەنیشتمدا نیشا ئەمن بزانن چۆن دەیلێم چۆن نایلێم دەبی ئیبداعات و هەموو شتی خۆت بە خۆت بیکەی زۆر باشە لە گۆرانی بێژە کوردەکان ئەوانەی گۆرانی بێژی کوردن با بڵێن حەز لە دەنجی چێە بە چێ سەرسامی مەسەلەن لە حەفلەکان گۆرانی چێ دەڵێەوە بەخۆی ئەمە گۆرانی هەمویان دەڵێمەوە بەس بەڵام وەکو دەنگ ینی وەکو دەنگ ئەمن ینی باواقعەت قسێکم کە سەرسەمی دەنجی ما
خوا لێی خۆشبووی محەممەد جەزا محەممەد جەزا ئەم سەسەمی دەنجی محەممەد جەزایمە ینی تەبیعاتە ئاساییە حەزر لە ستایل و با بڵێن دەنگ و بەخوای شێوازی گوتنی ئەو بووە دەنجی محەممەد جەزای دووبارە نابیتەوە ئەولک لە خۆی ئاساندا بەس بەڵام تام و چێژێک و ئەدایەک و جێیەکی مۆسیقی ئەدی گەنجەکانی ئێستا مەسەلەن گۆرانی بێژی گەنجیش زۆرن مەسەلەن کوردی هەمویان برادر من ینی بەڵام دەنجی هەمووشیان خۆشە بەس بەڵام وەکو کە تەئسیل لەم بکە کە زۆر کەیفم پێ بێ محەممەد جەزایە ڕاست زۆر باشەوە ناوەندی هەولێرەیە ئەوە منارەشمان بینی ئێستا لەو مەکتەبەی ئیبتیدایم خوێندیە کاتی خۆ مەکتەبە بۆتان بوو مەکتەبی بۆتان باڵێ گۆرانی تێ لەسەر هەولێر جواب بزانام لەسەر قەڵاو منارەی گۆرانێکم لەسەر هەولێرە تەزی کردیە 2 ساڵ پێشستەیە چکە پار 9 مانگ نەخۆش کەتم ئاگەم لە تۆزێک بواری هونەر نەبوو هەر بە منیان گوت گۆرانیش لەسەر هەولێرە تەزیکە هەگوتم باش بڕوادەکەی 5 ساڵ چاوەڕێم کرد ێ باشە خەڵکانە احتراماتم بۆ هەموو هونەرمەندەکانەیە احتراماتم بۆ هەموو هونەرمەندەکانەیە ئەتونە بۆ هەولێری بە 5 دقیقە وەزف بکەی چت کردیە تو چت کردیە ئەمە گۆرانێک مەسەولێ تەزیکی نزیکەی 15 دقیقەیە 15 دقیقە ینی وەکو ئیشەکی شاکاری لێ هاتێ تەسویریشم گەشتێک بەڵێ تەسویریشم کردیە تەسویرەکە لە یوتیوبی شەیە ینی بڵاو بوویتەوە بڵاو بوویتەوە تەبا تەسویریان بۆم کرد و کەلیماتەکەشی مامۆستای شاڵتە بەرماغیە ئاوازەکەی خۆم دامنایە چەندە مقاماتێک لە ناوی تەحویل دەکرێ قەعات دەگۆڕێ یعنی بەلای منەوە هێشتم 5 دقیقە 15 دقیقەکەمە کەمە دەبا زیاترم بکردەوە دەتانم جێم لە پارچە چی ئەو گۆرانێبی بەخوای بڵێ ئێستا مەسەلەن ئیمکانیات تااقەت ئێستا بڵێ بەس لە یوتیوبی جێ بدەی باشترە زۆر باش حەزم لێ بوو جێم لێ بزانم یاین لەسەر ئەم دوای لینکت بۆ دەنێرم باسی گەڕەکی عارەبانیشم کردیە جێی خۆم باسی خانەخام کردیە باسی تەیراوەم کردیە باسی زۆربەی شارەکانی هەولێرێم کردیە کە باسی جوانی هەولێری دەکەم ینی بە حەقەت هەولێر بتەوێنێتەوێ ئەوڕۆ شارێکی زۆر جوانە لای من هەولێری ئێستا لەگەڵ هەولێری 20 ساڵ پێش ئێستا لای زۆر فەرقی هەیە ئەو سا خۆشتر بیان ئێستا وەکو معیشەت گەنجەکە لە هەولێر گە منداڵ لەدایک بووی و منداڵی لێرە برتە سەر و ئێستاش لە هەولێر دەژی مەسەرەن ینی هەستی تو چۆنە ئێستا لە لای منەوە هیچ شارێک هیچ وڵاتێک لە لای من لە هەولێری جوانتر نییە هەولێر ئێستا ماشەڵڵا ئەوانەی کە کاریان لە بۆ هەولێر کردیە ئەوانەی کە دەستیان بۆ هەولێر درێژ کردی خزمەتیان کردیە هەموو خوا تەمەنیان درێژکە خوا سەرکەوتویان بکە بە حەقەت هەولێریان کردە هەولێرێکیکە محلی عربان لای تو چی دەگەێنێ گەڕەکی عربان بەخوای چەند محلی عربان نەبینم یادگاری منداڵەکانی خۆم دێتەوە منداڵی خۆ لێرە برتە سەر والله زۆر باشە کاکە ئەوە گەیشتە کۆرانی عربان گەڕەکی عربان گەڕەکەی دێرینی هەولێرەیە منداڵی ئێرەی چت هەیە لەو گەڕەکەی شتێک کە هەمیشە لە خەیاڵ تا حەزەکەی لە دوو شتێک بجێڕێەوە ئەوە کاتی خۆی منداڵ بووین ئێستا باسی ئەوە دۆ دەکەم ئەوەی تقریبان 10 ساڵێک دەبووم نەدەبووم لەگەڵ چەند برادەرێکی خۆمان گەڕەکی ئەنێ بەبیر دەبێگەر ڕسمانەیە بینێتەوە ناڕوانە لەگەڵ برادران گەممان دەکرد لە پێش دەکەی کنیسەی لە غافڵەتی نیوەی شێوی بڕاست دەرکە کراوەی کنیسەی غەرغارانەیەک بوو بە ژیانمان شەوانمان وامان لات نەدەوێت نامێنێ دەرێ لە پێش دەکەی کنیسەدانش ڕسمانێ بکەیت ئەلەوێ گەرازی وێن دەرێ کاکا سەلام ئەو بەرامبەرمان ئێستا گەرازی کاک مۆفەقی نازامی چێ ببین گەرازی کاک مۆفەق مەڵێ ئەلەو گەرازی وێندر لەگە برادەران تۆپانێمان دەکرد دوو عامودمان دادەنا هەتاکو درەنجی شێ تۆپانێمان دەکرد منداڵی خۆشە ژیانی منداڵیمە زۆر خۆش خۆزگەم باینی تەمەن نایە کاتی دەکەیەوە ئەرێ والله تەمەن دەڕوایە ئینسان ئەو قوت و تااقەتی جارانی ئەو تام و چێژی جارانی نامینی
بیستم گوتو لەسەر مناسبەش کە گوتبوو ئەگەر منداڵەکانم پێڕا بگەن نایڕمێنە ناو مەجای هونەری و گۆرانی گوتم دەبەر چیە قسەیت کردو ینی خۆت پەشیمانی لەو مەجالە وەکو پەشیمانی بەڵێ چکە لە بۆی ژیانی ماندیبوونم زۆرە ماندیبوون زۆرە ئەم مەسەلەن شەو هەیە سەعات 3:04 شەوێ هاتیمەوە مالێ شەو هەیە درەنگی شەوێ دێمەوە مالێ ینی منداڵەکانی من بواری ئەو ماندیبوونەی خوا هەڵناگری ببینن دایمەن پێیانم گوتیا بخینن ببنە شتێک لە بۆ خۆتان ئەمن وەکو بابک ئەوەی لە توانم دابێ دەعمیان دەکەم ئەوەی کە خوا ڕزقی چەند دابێ ئەوەندێ دەعمیان دەکەم ئەش بۆ خۆیان بنە شتێک ئەو گەرانزە ئەوە سنتەری کۆڵانی عارەبان لێرە تۆپانێماندا کرد دەینە گەرانزە بێرێ هەموو گرد و مرد شتوا بوو سەحەکمان بۆ خۆمان دروستکمان کرد بۆ خۆشمان خاینمان دەکرد لێرە تۆپانێمان دەکرد ئەلێرە کە باسی نۆتم دەکرێشتەوە نۆت سەمام ئێرە ئەو تەوخانیە ئەو خانێوێن دەرێ مالی مەبوو ئەو بەرامبەر ئەو خانێستا ئێستا نەمایە شوێنان ئێستا نەمایە گەراجەوە ئەو گەراجێ ئێرە ئەوم ئەلێ لە داگ بوومە ئەو خانی ئێرەم لە داگ بوومە ئێستا بوویتە گەراج زۆر باشە کاکە لێرە دابزام لێرە دابنێمەنی لێرە دابەزی وەڵا مەمنونی ئەمن مەمنونی تو مەکاکە سەی خۆشمان کرد زیکرات هەری شەکە دەبێم لە خزمەت زارە هیچ حەفلەم لێ نازانم ئەگەر لە خۆمان شەوەک دادێش کاکە زۆر خۆشحاڵ چاوەکەوی عەزیزی مەمنونم چامرەکرد نییە چ خزمەتەکرد نییە کاک یونستوتن خۆشەویست زۆر سپاس گەرەک کاتە چی خۆش زۆر سپاس بینەرانی ئازیز ئەڵقەی ئەمجارەی تەکسی 964 کۆتایی هەر لەگەڵ هونەرمەندی ئازیز کاک یونستوتنچی هونەرمەندی دیاری بواری هونەری تورکمانی لە شاری هەولێر و لە کوردستان تا ئەڵقەی داهاتوو شاد و بەختەوەر بن.